نفس تا کجا ببینم ایرا رادیوی دنجی گله ئەم کاتتان باش بیسەرانی هێژال لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ هەینی 25 تەمووزی 2025تان ببورن پێشکەش دەکەین کاژمێردا با کاتی ناوەندی ئوروپایە. کۆنسەی کۆمەڵگەی دیموکراتیکی کوردستان لە بەلژیکا ناوبەل بابۆنەی 102هەمین ساڵ یادی پەیمانی لۆزان ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و بانگەوازی بۆ بەشداربوون لە چالاکی مەزنەکە کە لە 26 تەمووز بڕیارە ڕۆژی شەممە سبەینە لە لۆزانی سوئیسرا ئەنجام بدرێ کرد. ناڤەل پەیمانی لۆزانی وەک شکستێکی مێژووی نابرد و ئاماژەی بۆ ئەوش کرد کە ڕێخۆشکەر بووە بۆ دابەشبوونی گەلی کورد و بێبەشکردنی لە ستاتۆ و سیاسەتی فشار. هەروەها ناڤەل دووپاتی کردەوە کە 24 تەمووز بۆ گەلی کورد ڕۆژی پرسە و بەرخۆدانەوە وتیشان ئەم پەیمانە گەلی کوردی کردە 4 پارچە گەلی کورد لە تورکیا، ئێران و عێراق و سووریا بوونا کەم نەتەوە و ڕوبەڕووی ئەسیمیلاسیۆن و شەڕ و قڕکردن بوونەوە. ناڤەل جەختی کردەوە تێکۆشانی کورد بووەتە تێکۆشانێکی نێونەتەوەی و بۆیە بانگەواز دەکات بۆ وەستانەوە دژی نادادیەکانی دەوڵەت نەتەوە و داوا دەکات لەسەر بناغی کۆنفدرالیزمی دیموکراتیک و فرەڕەنگی ژیانێکی ئازاد بنیات بنرێت. ناڤەل گەلی کوردی بە هەموو هێزە دیموکراتیکەکان بانکێش کرد بۆ چالاکی 26 تەمووز کا بڕیارە سبەینێ لە لۆزان ئەنجام بدرێ. ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە زوبەیر ئایدار لەبارەی ڕێپێوان و گربوونەوەکە کە بڕیارە سبەینێ لە لۆزانی سوئیسرا بەڕێوەچێ ڕایگەیاند کە پەیماننامەی لۆزانی ساڵی 1923 بۆ گەلی کورد ترومایەکی گەورە و شکستێکی مێژووی بوو. وتیشی پەیامی سەرەکی چالاکیەکەی ئەم ساڵ تەنها لەسەر دەرەنجامە مێژوویەکانی پەیمانەکە نییە بەڵکو لەسەر پێشکەوتنە نوێ جیۆپۆلیتیکیەکانیشە کە لە هەلو مەرجە هەنووکەیەکەدا هاتووەتە ئاراوە. ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە زوبەیر ئایدار ڕایگەیاند کە لە ساڵی 75مین ساڵیادی لۆزاندا کۆنفرانسێک بەڕێوەچوو کە لەوێدا ڕێبەر ئۆجەلان پەیامێکی ناردبوو. هەروەها لە 100 ساڵەی یادەکەشدا بە بەشداری هێزە کوردیەکان کۆنفرانسێک بەڕێوەچوو. بەڵام چالاکیەکەی ئەم ساڵ کە دەبێتە 102مین ساڵی جیاوازە. ئایدار باسی لەوەش کرد کە لە دوای هێرشەکەی حەماسەوە کە لە 7 تەشرینی یەکەمی 2023 دەستی پێکرد هاوسنگی هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گۆڕانکاری بەسەردا دێت و وتیشی کە پەیمانەکانی سایکس پیکۆ و لۆزان چیتر مانایەکان نەماوەتەوە. وتی نەخشەیەکی سیاسی نوێ هاتووەتە ئاراوە و پێویستە گەلی کورد بۆ ئەم پرۆسەیە ئامادە بێت. هەروەها ئایدار ئاماژەی بۆ کرد کە مافە دەستوریەکان کە لە باشوور ناتوانرێت بەجێ بهێنرێن و دانپێدانانی نێونەتەوەی نەخشی سیاسی و سیاسی 13 ساڵەی ڕۆژاوە و هەڕەشەکانی ئێران لە ڕۆژهەڵات و نەبوونی پرۆسەیەکی ئاشتی لە باکوور لەو کێشە سەرەکیانن کە تاوەکو ئێستاش کورد چاوەڕێیە چارە سەر ببن. ئایدار لە درێژە قسەکانیدا ڕایگەیاند بارودۆخی ئێستا ئەرک و بەرپرسیارەتی نوێ لەسەر منفەرز دەکا بۆیە لە 102هەمین ساڵیادی لۆزاندا هەر کوردێک بانکێشتی لۆزان دەکەین. هەروەها وتیشی لە چالاکیەکەدا لەسەر پرۆسەی نوێی لۆزان لە ڕۆژهەڵاتی ناوین و پێگەی کورد لە ناویدا گفتوگۆ دەکەین و بانگەوازیش دەکەین. ئەو نادات پەروەریە کە 100 ساڵ لەمەوبەر ئەنجامدرا سەرڕاست بکرێتەوە و بانگەوازیش لە هێزە جیهانیەکان دەکەین لە بەرامبەر ئەم نادات پەروەریە بوەستنەوە. لە کۆتای قسەکانیشدا ئایدار داوای لە هەموو هێز و گروپە پەیوەندیدارەکانی کوردستان کرد کە لە لۆزان بە پێی جدیەتی پرۆسەکە قسە بکەن و بە پێی ئەو قسانە پێکەوە مامەڵە بکەن.
ئەندامانی دەستپێشخەری پێداگری لە ئازادی دەکەین Insisting for Freedom کە لە گەنجانی ئەوروپا پێک دێن بۆ ئەوەی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەرۆجەلان ئەنجام بدەن لە هێندێک چالاکی لە تورکیادا بەشدار بن گەیشتنە ئەنقەرە. حەوت گەنجی ئەندامانی دەستپێشخەریەکە بە داواکاری دیدار لەگەڵ ڕێبەرۆجەلان داواکاریەکی نووسراویان پێشکەش بە وەزارەتی دادکرد. لە کاتی داواکاریەکەدا سومەیە بۆز پەرلەمانتاری مۆش و وەزیر پارلاک پەرلەمانتاری جۆلەمەرگی پارتی یەکسانی دیموکراسی گەلان یاوەری گەنجان بوون. لە زانکۆی حکومی ڕیۆ دۆ جانیرۆی برازیل پرۆفسۆر شکۆی ئاکاری فەلسەفەی ئاین و ئێکۆلۆژی قەشەی کاسۆلیکی لێۆناردۆ بۆف با پەیامێک پشتگیری خۆی بۆ بانگوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجەلان دەربڕی. پەیامەکەی قەشا لێۆناردۆ بۆف بەم شێوەیە: دەمەوێت بڵێم لە وڵاتی برازیلەوە پشتگیری لە سیاسەتمەدارانی کورد دەکەم لە تورکیا و پشتیوانێکی بەهێزیش لە گەلی کورد دەکەم کە ساڵانێکی زۆرە لە ستەم و ئازار کێشاندان. گەلی کورد خاوەن مافی ڕەوای خۆیەتی لەسەر خاکی خۆی لە ژیانێکی ئاشتی و ئارامیدا هاوشانی گەلانی دراوسێ بژیت. هێزەکانی ڕزگاری عەفرین هەرە ئاڕایگەیان شەرڤانێکیان بە ناوی محەممەد عەبدوڕەحمان کەماڵ بە ناسناوی قارەمان بلبل لە 22 تەموزی 2025 لەسەر ئەرکەکەی باڕووداوەیەک شەهید بووە. هەرە دووپاتی دەکاتەوە شەهید قارەمان وەک جنگاوەرێکی ئازادی تا 2 ساتەکان تێکۆشا و بە هەڵویست و تێکۆشانەکەی بۆتان نمونە بۆ هاوڕێکانی و هەروەها سەرخۆشیش لا بنەماڵی شەهید و گەلی ئەفرین و تەواوی گەلی کوردستان دەکات و ڕای دەگەێنێت ئێمە وەک هاوڕێکانی ئەو بەڵێن دەدەین هەردەم گرێدرا و بین با هێڵی هاوڕێ شەهیداکانمانەوە بۆ بەدیهێنانی ئامانج و خەونەکانیان. با گوێرەی ڕاگەیاندراوەکە ناسنامی شەهید بەم شێوەیە: عەبدوڕەحمان محەممەد بە ناسناوی قارەمان بلبلە لە 22 تەموزی 2025 لە ئەفرین شەهید بووە. ئاژانسی هاوار نیوز لە زاری نوێنەرایەتی داری خۆبەڕێوەبەری لە شاری پاریس ڕایگەیاند کۆبوونەوەکەی نێوان نوێنەرانی داری خۆبەڕێوەبەری و نوێنەرانی دەسەڵاتی کاتی دیماشق کە بڕیار بوو بە نێوەنگری نوێنەرانی فەڕەنسا و ئەمریکا بەڕێوە بچێت بۆ کاتێکی نادیار دواخرا. نووسینگە ئیداری خۆبەڕێوەبەری ڕایگەیاند شاندەکەی خۆبەڕێوەبەری هێشتا نەگەیشتوونەتە فەڕەنسا. هەروەها ڕۆژی ڕابردوو تەلەڤیزیۆنی ڕووناهیش بڵاوی کردەوە فەرماندەی هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدا بڕیاری بە یاوەری تۆمبارەک و بە سەرپەرشتی شاندێکی باڵای حکوومەتی فەڕەنسا بەشداری بکەن لە کۆبوونەوەی نێوان نوێنەرانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و شاندێکی دەسەڵاتی دیمەشق. لێژنەی دارایی کۆنگرێسی ئەمریکا یاسای لێپرسینەوەی سزاکانی سەر سووریای پەسەند کرد کە لە ناوەڕۆکدا بریتە لا درێژکردنەوەی هەمواری سزای قەیسەر بۆ ماوەی 180 ڕۆژ هەتاکو 2 ساڵ. ڕۆژنامەی وۆل ستریت جۆرناڵیش بڵاوی کردوێتەوە کە ڕووداوەکانی ئەم دوایە لە پارێزگای سۆیدا لە کاناڵە ئەمریکیەکانەوە ڕایشەقامی ئەمریکی بەرامبەر ئەحمەد شەرع گۆڕیوە و تەواو پێچەوانەی ویستی نوێنەرایەتی حکوومەتی ئێستای ئەمریکا بوو لە سووریا کە هەوڵی دەدا ناوەنگرایی لە سووریا بەهێزتر بکاتەوە و سزای قەیسەر لەسەر سووریا بە تەواوی لا ببات. لەلایەکی تریشەوە ڕۆژنامەی ئیندیپێندنتی بریتانی لە راپۆرتێکدا ئاماژە بۆ کردووە کە دەسەڵاتی کاتی دیمەشق وتارەکانی تۆمبارەک نوێنەری کۆشکی سپی لە سووریا وەک گڵۆپی سەوز وێنا کردووە کە تاوان و کۆمەکوژی هاوشێوەی لازقیە و تەرتوز لا دژی دەروزیەکان دووبارە بکاتەوە. هەروە لە راپۆرتەکەدا ئەو شاتووە کە هێندێک لە مادەکانی سزای قەیسەر هەموار کراوەتەوە و ڕێگە دەدرێت بە سەرمایه‌گوزاری سنووردار لە کەرتەکانی تەندروستی و بیناسازی جێ ئاماژەی یاسای سزادانی قەیسەر لە ساڵی 2019 لەلایەن سەرۆکی ئەمریکاوە واژۆی لەسەرکراوە. سزاکە بەناو ڕۆژنامەنووسێکی خەڵکی سووریایە کە وێنەی ئەشکەنجە و ئازاری خەڵکی سیڤیلی سووریای لە سەردەمی بەشار ئەسەد بۆ ڕایگشتی دەگواستەوە.
با گوێرەی راپۆرتێکی نەتەوە یەکگرتوەکان لە ئاداری 2025ەوە لە لازقیە تەرتوس حومس دیمەشق و حەلەب 38 ژن و منداڵی عەلەوی ڕەفێنراون و دیمەلەکانیان بڵاوکراوەتەوە. شارەزایان ئەم ڕووداوانە وەک بەشێک لە توندوتیژی بەرفراوان لە سووریا دژی ژن و کەمینە ئاینەکانی وڵاتەکە دەبینن. بە گوێرەی راپۆرتەکە دوای ڕووداوەکە باگشتی هەڕەشە لە بنە ماڵەکانیان کراوە کە قسە بۆ ڕایگشتی نەکەن و ئاستەنگیش بۆ لێپرسنەوەی فەرمی لە ڕووداوەکان دروست کراوە. پسپۆڕانی نەتەوە یەکگرتوەکان ئاماژەیان بۆ کردووە کە بە گوێرەی ئەو زانیاریانەی کە بەدەستیان گەیشتووە هێندێک لە قوربانیەکان کاتێک دەست بەسەرکراون ڕوبەڕووی دەستڕێژی و هێرشی جەستەیی بوونەتەوە. هەروە لە راپۆرتەکەش داهاتوە منداڵانی کچ ڕوبەڕووی هاوسەرگیری زۆرە ملێ بوونەتەوە. لە راپۆرتەکەدا بەرپرسیارەتی گەڕان بە دوای کەسانی ون بوو بەبێ حکوومەتی کاتی سووریا هێنراوەتەوە و داوای لێکراوە تاوانباران دیاری بکات، دادگایان بکات و ڕزگارکراوانیش بپارێزێت. هەروەها لە راپۆرتەکەدا باس لەوەش کراوە کە هێرش بۆ سەرکەمینەکان لە زیادبووندایە و ڕفاندن و کوشتنی ژنان و منداڵانی دەروزی لە سوێدایش ئاماژەی پێکراوە و ئاماژە بۆش کراوە کە مرۆڤانی کەمینەی نەتەوەی و ئاینەکانیش لە نێویاندا هەموو ژنان و منداڵانی کچ مافی ئەویان هەیە کە لە ئارامی و ئاسایشدا بژین. ئیسماعیل بەقایی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاند بڕیارە لە شاری تاران کۆبوونەوەی سێ قۆڵی وڵاتەکەیان لەگەڵ چین و رووسیا بەڕێوە بچێت. تەوەری سەرەکی کۆبوونەوەکەش گفتوگۆکردن دەبێ سەبارەت بە دۆسی ئەتۆمی ئێران و ئاگەری دووبارە سەپاندنەوەی سزاکان. بەقای دەشڵێت بڕیارە لە ئەستەمبول ئێران لەگەڵ هەریەکە لە وڵاتانی بریتانیا، ئەڵمانیا و فەڕەنساش کۆ ببێتەوە دۆسی ئەتۆمی تاران تاوتوێ بکەن. ئەمما لە کاتێکدا ئەمریکا و ئیسرائیل فشاری زۆر دەکەنە سەر ئێران بۆ ئەوەی دەست بەرداری دۆسی ئەتۆم بێت، بەڵام تا ئێستا ئێران سوورە لەسەر پیتاندنی یۆرانیۆم. ماڵپەڕی دەنگی دەستگیرکراوەکانی کورد و ئێران سەبارەت بە دەستگیرکردنی هاوڵاتیانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕایگەیاند لە سێ ڕۆژی ڕابردوو لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان 4 هاوڵاتی کورد لەلایەن هێزە ئەمنیەکانی ئێرانەوە دەستگیرکراون و بۆ شوێنێکی نادیار گواستراونەتەوە. ئەو هاوڵاتی کوردانە بەبێ فەرمانی دادوەر و بەکارهێنانی توندوتیژی بە هەڵکوتانە سەر ماڵەکانیان دەستگیرکراون. هەروە ڕاشگەیاندراوە ناوی ئەو هاوڵاتیانە بریتین لە حەسەن ئەسکی بەغدادی خەڵکی پیرانشار و محەممەد پەروازە خەڵکی مەریوان و مستەفا ڕەهنەما خەڵکی پارێزگای خوراسانی باکوور و یونس شەریفی خەڵکی شنۆ. جێ ئاماژەیە 2 ڕۆژ پێش ئێستا هەڵمەتی سێشەمەکانی نابۆ لە سێدارەدان لە ڕاگەیاندراوێکا بڵاوی کردەوە کە لەلایەن ڕژێمی ئێرانەوە فشاری زۆر لەسەر چالاکوانانی سیاسی و ئەندامانی زیندانی کراوی هەڵمەتەکە زیادی کردووە. ستیڤ ویتکۆف نێردەی تایبەتی ئەمریکا لە تۆڕی کۆمەڵایەتی ئیکس سەبارەت بە کشانەوەی تیمی گفتوگۆیان بۆ ئاگربەست لە غەزە ڕاگەیاندراوێکی بڵاو کردوێتەوە و ئاماژەی بۆ کردووە کە بڕیارماندا بە کشانەوەی تیمەکەمان لە دۆحە دوای وەرگرتنەوەی دوایین وەڵامی حەماس کە باڕوونی نیشانی دەدات گروپەکە ویستی ئاگربەستی لە غەزە نییە. لە بڵاوکراوەکەیدا ویتکۆف دەڵێت هەرچەندە نێوەنگیرەکان هەوڵی زۆریاندا، بەڵام حەماس نیەتێکی باشی نەبوو بۆ ئاگربەست. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرە هەر شاد بن.